سەر مژارێکی دیکە لە ئەمریکا گەنجێکی کۆی ساڵی 2016 دەچێتە ئەمریکا نابیستە بەڵام لەوێ فێری زمانی ئینگلیزی دەبێت فێری زمانی ئاماژە دەبێت و ئێستا لەوێ لە زانکۆ دەخوێنێ دیار کوردە چۆتە لای نیوز فیچەرێکی لەسەر ئامادە کردو پێکەوە دەبینین. گەنجێکی نابیستی کورد لە ساڵی 2016 لە کۆیەوە بەرەو ئەمریکا بەڕێ دەکەوێت و ئەم گەشتە هەموو ژیانی دەگۆڕێت. هەواڵ پێشتر دەرفەتی فێربوون و هاتنە پێشەوە و کارکردنی نەبووە، بەڵام کە دێتە ئەمریکا فێری زمانی ئینگلیزی و زمانی ئاماژە ئەمریکی دەبێت و دەبێت بە خوێندکاری زانکۆ. لە ساڵی 2016 هاتمە ئەمریکا، ئەو کاتە 18 ساڵ بوو. من خەڵکی کوردستانم لە منداڵیەوە هیچ دەرفەتم نەبوو بخوێنم، فێری زمان ببم، هیچ زمانێکی هاوبەش نەبوو کە بتوانم لەگەڵ خەڵکی دیکە بەکاری بهێنم. پێم وایە هیچ زمانێکی ئاماژە نەبوو بۆ من. گەورە دەبووم بەبێ ئەوەی بتوانم قسە لەگەڵ دەوروبەرەکەم بکەم. تەنیا پەنجە ئاماژەیەک هەبوو کە بتوانم لەگەڵ خێزانەکەم بەکاری بهێنم. ئەمەش تەنیا بۆ تێگەیشتن لە شتە سەرەتاییەکان بوو. دواتر هاتمە زانکۆی گەڵادێت، فێری ئینگلیزی بووم، فێری زمانی ئاماژەی ئەمریکی بووم و دواتر توانیم دەست بە گفتوگۆ بکەم و زمانەکە فێر ببم و لەم جیهانە تێبگەم کە پێشتر هیچ شتێکم لەبارەیەوە نەدەزانی. بۆیە زۆر سوپاس گوزارم بۆ گەڵادێت و کۆمەڵگەی نابیستەکان، هاوڕێکانم و هەروەها خوێندکارە نێودەوڵەتیەکانی هاوپۆلم. زۆر سوپاس گوزارم. هەواڵ بە کوتەی خۆی تاوەکو لە کوردستان بووە دەرفەتی کارکردنی پێنەدەدرا و ڕوبەڕووی سەختی زۆر بووەتەوە، بەڵام ژنێکی ئەمریکی دەبێت بە ناسیاوی خێزانەکەیان و هەواڵ هەڵدەگرێتەوە دەیکات بە کوڕی خۆی. ئەمەش دەستپێکێکی ژیانی نوێ بووە بۆ هەواڵ. کاتێک لەلایەن دایکێکی ئەمریکی کە دۆستێکی نزیکی خێزانەکەمانە هەڵگیرامەوە، ئەو دەیزانی کە من پێویستیم بە شتێکی جیاوازترە، وەک چوونە بەرخوێندن. من لە کۆیە لەدایک بووم، نەمدەتوانی قسە لەگەڵ کەس بکەم. دەرفەتی فێربوونی گفتوگۆکردنم نەبوو، وەک گوتم تەنیا پەنجە ئاماژەیەک هەبوون کە دەمتوانی لەگەڵ خێزانەکەم لە کوردستان بەکاریان بێنم. بەڵام دایکە ئەمریکیەکەم کە ناوی هێزەر مێرسایە، ئەو یارمەتیدام کە بێمە ئەمریکا. سەرەتا بە ڤیزەی تەندروستی هاتم بۆ دانانی ئامێرێکی بیستن، بۆیە چوومە لای پزیشکەکانم. بەڵام بربژێرێکی باش نەبووم بۆ وەرگرتنی ئەو ئامێرە. ئامێرەکە بۆ من کاری نەدەکرد، بۆیە وەرم نەگرت. لە دوای گەیشتن بە ئەمریکا هەرزوو دەچێتە بەرخوێندن و 5 ساڵ لە قوتابخانە دەخوێنێت. دواتریش لە تەکساسەوە بە هاوکاری هاوڕێیەکی ڕوو لە واشنگتن دیسی دەکات و لە بەناوبانگترین زانکۆی نابیستەکانی ئەمریکا گاڵادێت دەبێت بەخوێنکار. زۆر قورس بوو وە گوتم، هیچم لەبارەی هیچ شتێکەوە نەدەزانی، ئینگلیزیم نەدەزانی، نەمدەزانی زمانی ئاماژە چییە، هیچم لەبارەی جیهانەوە نەدەزانی. دەمزانی پێویستم بە خوێندنی زانکۆیە، دەمویست بڕوانامە بەدەست بهێنم و زۆر پڕ جۆش و خرۆش بووم. دەمزانی پێویستم بە فێربوونە، بۆیش زۆر خۆشحاڵ بووم کە توانیم بێم بۆ گەڵادێت و خوێندکارە نێودەوڵەتیەکانی دیکەش بناسم. فێری زمانی ئاماژە بووم و توانیم لەگەڵ کەسانی دیکە گفتوگۆ بکەم. لە جیهانی دەوروبەرم تێگەیشتم و فێری زمانی ئینگلیزیش بووم. هەروەها هەندێک هاوڕێی کوردیشم ناسی کە ئەمەش زۆر جێی خۆشحاڵیە. ئێستا کۆرسی زمانی ئاماژە و زمانی ئینگلیزی دەخوێنێت و ساڵی داهاتوش دەچێتە ئەو بەشەی کە حەزی لێتی. پارەی خوێندنەکەشی لەلایەن حکوومەتی ئەمریکاوە دابین کراوە. هێشتا دڵنیانیم چ بەشێک دەخوێنم. چەند بژاردەیەکم هەیە، ڕەنگە زانیاری تەکنەلۆجیا بخوێنم، یان ببمە مامۆستای زمانی ئاماژە، یانیش چایخانەیەکی تایبەت بە خۆم بکەمەوە. ئێستا هەواڵ خاوەنی مافی مانەوەی هەمیشەییە لە ئەمریکا. ساڵی 2024 دەبێت بە هاوڵاتی ئەمریکی. لەو ماوەیەش کار لێرە بووە، ژمارەیەک کاری کردووە و ئێستاش کار دەکات.
ژمارەیە کارم کردووە چاودێری پاسی قوتابخانەکان بوومە یارمەتی منداڵانی نابیستم دەدا کە سەرکەونە نێو پاسەکە لە قوتابخانەی دواناوەندی نابیستەکان یارمەتیم دەدان چۆن بە سەلامەتی بچنە نێو پاسەکە ئەم کارم زۆر هاوکار بوو بۆ زیاتر فێربوونی زمانی ئاماژە کارەکانی دیکەشم لە کافتریا کارم کردووە لە کافتریای خوێندکارانی گەڵادێت ماوەیەک لەوێ کارم کردووە هەروەها لە سەنتەری پشکنینی کۆڤیدیش کارم کردووە وەک خوێندکارێکی خۆبەخش ئەمەش ئەزموونێکی زۆر باش بوو هەروەها وەک شوفێری ئۆتۆمبیلی بچووکی گۆڵفیش کارم کردووە لە گەشتەکانی نێو کامپەسەکەماندا ئەزموونێکی مەزن بوو دوایین کاریشم لە ترێدەر جۆس کە سوپەرمارکێتێکی نزیکی زانکۆیە کارم کردووە شێڵفەکانم پڕ دەکردەوە خەونی گەورەی هەواڵ دروستکردنی زمانێکی ستانداردی ئاماژەی کوردی و دەڵێت کۆمەڵگەی نابیستان لە کوردستان پێویستیان بە دەستگرتنی زیاترە لە کوردستان پێویستێکی زۆر هەیە بۆ پشتیوانیکردن لە کۆمەڵگەی نابیستەکان چ لەلایەن حکوومەتەوە بێت یان لایەنی دیکە کە کۆمەڵگەی نابیستەکان تاوەکو نابیستەکان فێری زمان ببن و دەرفەتی دیکەشیان بۆ بڕەخسێندرێت زانکۆی گاڵادێت کە هەواڵ لی دەخوێنێت زانکۆیەکی تایبەت بە نابیستان و نابینایانە لە ئەمریکا لە ساڵی 1964 دامەزراوە ساڵی ڕابردوو 1970 خوێندکاری هەبووە نزیکەی 70 خوێندکاری نێودەوڵەتین و لە وڵاتانی دیکەوە لە نێویاندا لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستەوە هاتووە دیار کوردە ڕوودا و واشنگتن